هەتا دێت شکستی گرێبەستە نەوتیەکانی حکوومەتی هەرێم زیاتر دەبن و ڕوونەدانی هیچ گۆڕانکاریەک لەسەر ژیان و تاکی کۆمەڵگە شاید حاڵیەوەن کە دوای چەندین گرێبەستی خەیاڵی حکوومەتی هەرێم لەگەڵ گەورە کۆمپانیەکانی جیهان نەیانتوانیوە ببنە فەریاد ڕەسی هاوڵاتیانی کوردستان. حکوومەتی هەرێم ئەگەرچی چەندین جار کۆمپانیای نەوتی هێناوەتە کوردستان تاوەکو کاری وردبینی و دەرهێنانی نەوت ئەنجام بدەن و داتایەکی دروست بخەنە ڕوو. بۆ نمونە گرێبەستکردن لەگەڵ کۆمپانیای دیلۆیت لە ساڵی 2016دا کە گەورە کۆمپانیای بواری نەوتە، بەڵام تا ئێستا نەوەزارەتی سامانە سروشتیەکان و نە کۆمپانیای ناوبراو هیچ داتایەکی لەبارەی دەرهێنانی نەوت یاخود فرۆشتن و بە بازارکردن بۆ هاوڵاتیان نەخستۆتە ڕوو. ئەمەش بەلای پسپۆڕانی ئابووری دەرخەری شکستی حکوومەتی ئێستایە لە بواری نەوتدا. تاوەکو ئێستا ئەو بڕە نەوتەی کە ڕەوانەی بازاڕەکانی جیهان دەکات جۆری نەوتەکەی دەستنیشان نەکردووە کە ئایا ئایپیایەکەی چ جۆرە نەوتێکە بۆ دەرەوە ڕەوانەی دەکات. خاڵی دووەمیش تاوەکو ئێستا ئاشکرای نەکردووە کە ئەو نەوتەی کە دەفرۆشێت لە بازاڕەکانی جیهان نرخی یەک بەرمیل نەوت ئایا بە چەند دەفرۆشرێت. هەروە خاڵی سێم تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شایستە دارایی کە دەیدات بە شەریکە و کۆمپانیای نەوتیەکان کە ڕێژەکەی لە چەندە بە شێوێک لە گرێبەستە نەوتیەکان واژویان ڕێکەوتنامیان لەسەر کردووە تاوەکو ئێستا ئاشکرا نەکراوە لە ڕووی ئیدارەدانی کەرتی نەوت و غاز هەرێمی کوردستان تا ڕادەیەک حکوومەتی هەرێمی کوردستان شکستی هێناوە. بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە حکوومەتێک بەو هەموو داهاتەی لەژێر دەستیدایە نەتوانێت خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دابین بکات چ چاوەڕوانیەکی لە داهاتووی هەرێمی کوردستاندا هەبێت. هاوکات دەشڵێن ئەگەرچی زستانی سەختی ئەم ساڵیان بەبێ نەوت بەڕێ کرد مافی خۆیانە بزانن حکوومەت نەوت بە کێ دەفرۆشێت و چۆن دەیفرۆشێت و داهاتەکەی چەندە و لە چی سەرفی دەکات. پرسیاری ئەوەش دەکەن ئایا بۆچی ڕۆژ بە ڕۆژ ژیانی هاوڵاتی کورد خراپتر دەبێت. لە هەموو دنیادا نەوت دەبێتە بەختەوەری بۆ وڵاتان، ینی بەداخەوەمە کە نەوتمانەیە تا ئێستا نەماتوانیەوە بەختەوەری بۆ هاونیشتیوانیان بگەڕێنەوە. ڕۆڵی تاک لە کۆمەڵدا بە تاکید دوای لێ هاتووە کە خەڵک دەست لە بەرداری ژیانی خۆی بەرکەگە بێت و ئەو سامانی نیشتیمانی ژێخان و سەرزەوی لە خزمەت بەرژەوەندی گەلدا بەکار بێت و گەنجەکانمان زیاتر دڵیان بە نیشتیما خۆش دەبێت. چکە ئەو خاکەی کە جەنابتان دەبینی ئازاد کراوە بەرهەمی خوێنی هەموو شەیدەکانمانە ئەوڕۆ دەبێت ئەمە بتوانین ڕێزە ئیرادێگەلی خۆمان بگرین. نەفرد لە هەموو وڵاتان ژیانی هاوڵاتی خۆش دەکا و ژیانی هاوڵاتی دەگۆڕی، بەس ئێمە عەکس بوویتەوە بڵێمە بەعەکسەوەیە. ئەو ڕۆژێ ئەو نەفتە ڕۆی خەڵک ژیانی کەتە وەڕاستی کەتە مەترسی و کەتە خەتەریات لە هەموو ڕۆژین. داهاتەکەی شەفاف نییە، ینی بۆ خەڵکی ڕۆ نییە داخۆ ئەو داهاتە بۆ چێ دەچی دەستە جیرفانی چێ و لە جێوە سەرف دەکرێت. هیچەکە دیار نییە. ئەمن نە ئاگام لێ نەدەزانم نەفت چۆن دەڕوانە چۆن دەپرۆشێ نا داتایەک لە بەردەستدایە نە ڕۆژێک مەسەلەن بەڵاوکردنەوەیەکی مانگانە هەیە لایەن حکوومەتەوە بڵێ بابە ئەمە ئەو نەوتە ئاوای دەردێنین و ئاوای دەپرۆشین و بۆ کۆمپانیای دەیدێن و سمایەکەمان هەندەیە قازانجەکەمان هەندەیە. ئەمن ئەوم ئاگا لێ نییە بریا بوو باە خۆشگوزێرانی ئەدی ئەو هەموو نەهامەتی و ماڵوێرانی ئەو خەڵکەیدا لەوە نەبوو کە ئەگەر عەدالەتێکە هەبایە لە دابەشکردنی سەرۆت و سامانی ئەو وڵاتە هەر بەسیترین شت هەر عەدالەتەکەم هیچمان ناوێ یاسایەک هەبایە ئەوە کاری تەحکومی بەو نەفتە بکردبایە مؤسسەیەکی ڕقابی ڕێکوپێک کەبایە لەسەر ئەو نەوتەمان زانی با ئەو پێی بگۆدبین. دوای ئەوەی حکوومەتی هەرێم بڕیاریدا سربەخۆ مامەڵە بەنەوت بکات سەرەتایەک بوو بۆ پچڕاندنی پەیوەندی لەگەڵ بەغداد کە ماوەی 4 ساڵە هاوڵاتیان باجی ئەو هەڵانەی حکوومەتی هەرێم دەدەن و لەو کاتەوەش نزیکەی 45 ملیۆن دۆلار کە شایستەی حکوومەتی هەرێم بوو لەلایەن بەغداوە نەنێردراوە. لەلایەکی تریشەوە کۆمپانیای داناغازی ئیماڕاتی داوای 26 ملیار و 500 ملیۆن دۆلار دەکات کە گوایە حکوومەتی هەرێم قەرزاریەتی. لەلایەکی تر بە وتەی بەرپرسانی هەرێم حکوومەت نزیکەی 30 ملیۆن دۆلار قەرزاری موچەخۆران و بەڵێندەران و کۆمپانیاکانە کە کۆی قەرزی حکوومەت دەگاتە نزیکەی 100 ملیۆن دۆلار. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.